کاتتان باش و سڵاتان لێبێ بینەرانی کەناڵی هیوا ڕاستەخۆ لە پرۆگرامێکی تازە لەگەڵ هاوڕێم شەماعەلی پێتان دەگەینەوە لەم بەرنامە تایبەتەدا گفتوگۆی دۆخی عێراق لە دوای هەڵبژاردن و هەروەها هەرێمی کوردستانیش لە پێش هەڵبژاردنەکان دەکەین. لەم بەرنمەیەدا گفتوگۆی ئەوە دەکەین کە قەیرانەکانی عێراق و ژیانی هاوڵاتیان لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دۆخی هەرێم لە پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، هەروەها ڕۆڵ و پێگەی هاوڵاتیان لە بەشداری سیاسی و بەڕێوەبردن و فەزای گشتی تەرکیزی دەخێنە سەر لەگەڵ گفتوگۆکردن و یان دەردەشەی چەند تەوەریکی دیاریکراو کە بریتی دەبن لە تەوەری یەکەم دۆخی عێراق لە دوای هەڵبژاردن. ئێمە ئەزانین هەڵبژاردنەکان لە عێراقا زیاتر لە دەمانجی تێپەڕیوە تا بە ئێستا حکویان کابینەی تازە پێک نەهێنراوە. قەیرانەکان لە ئاستی سیاسی لە ئاستی ئابووری و هەروەها ژیانی هاوڵاتیان چەندین هەنگاوی تر چوونەتە دواوە. بەجێ لە جۆرەکان تەسعیدێکی سیاسی دروست بووە کە تەنانەت ئەوەی پێدەوترێ ئەمنیەتی ژیانی هاوڵاتیان و نائیستەقرارەتێکی زۆر زیاتری لە جاران بە دوای خۆیدا هێناوە. تا بە ئێستا گفتوگۆی لایەنە سیاسیەکان بێدەرئەنجام بووە لەبارەی پێکەنانی کابینە. تا ئێستا قسە لەسەر یان هەموو تەرکیزەکان لەسەر ئەوەیە کە کابینە پێک بێ. کەمترین گفتوگۆ لەبارەی محتەوای ئەم کابینەیە، ناوەڕۆکی ئەو بەرنامە سیاسی ئابووریەیە کە کابینەی تازە جێبەجێیەکە کە تا چەند پەیوەندی بە ژیانی خەڵک بە چاکردنی بۆ مەسلەی بێکاری بە بابەتی هەژاری بە خزمەت گوزاریەکان بە ماف و ئازادیەکان. زۆرترین ناکۆچی لە ناو تیاری شیعی لەلایەک لە ناوەخۆیان وەروە لە ناو تیاری سنی و هەروەها لە ناو خودی هێزە سیاسیەکانی کوردستانیش بە تایبەتی لایەنە دەسەڵاتدارەکان تا بێ ئێستا هەمووی شەڕەکە لەسەرەوە چڕبۆتەوە چێ بەشێکی زیاتر لە کێکی دەسەڵاتی بەردەکەوە. دەسەڵات ئەمڕۆ بە جۆرێک وێ نابووە لێ جێگای ئەوەی کە چوارچێوەیەک بێ وەکەوەی کە باسەکرێ بۆ باشکردنی ژیانی خەڵک، بەڵکو وەکو غەنیمەتی شەڕی لێهاتووە و هەر لایەنێ بە جۆرێ لە جۆرەکان هەوڵی پاوانکردنی بەشێکی دەدات. ئێستا دۆخی عێراق لە ئاستێکایە کە کارگەیشتۆتەوەی جارێشتر باز لە بژاردەی هەڵبژاردننی پێشوەختە بخرێتە ڕوو بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە، بەبێ ئەوەی باسی ئەوە بکرێ کە ئەم هەڵبژاردنە بۆچی بکرێ، بە چ جۆرێک جیاوازیەکاری لە هەڵبژاردننی ڕابردوو و هەروەها دەستنیشانی شوناسی قەیرانەکان و کێشە هەنووکەیەکان بکرێ بۆ معالەجەکردنی. هاوکات خاڵی دووەم ئێمە قسە لەسەر پەیوەندیەکانی عێراق و هەرێمەکەین. ئەمە بابەتێکی ترەکە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە ژیانی هاوڵاتیان. بەداخەوە ئەمەشیان بە جۆرە جۆرەکان ئەوەی دەیبندرێ زۆرترین خاڵی ناکۆچی پەیوەندی بووە کە هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی هێزە دەسەڵاتدارەکان ناکۆچیەکانیان ئەوە بێ کە چیان لە پۆست و پلات چەند دەکەوێ بەبێ ئەوەی قسە لەسەر بەرژەوەندەکانی خەڵکی زەحمەکێشی کوردستان و هەروەها مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەن. خاڵێکی تر تا چەند ژینگە و بەشداری سیاسی ڕاستەقینەی هاوڵاتیان لەم جۆرە لە سیستەمی سیاسیە دابین کراوە. ئایا هاوڵاتیان تا چەند بەشدارن لە سیستەمی سیاسی و بەڕێوەبردن لە عێراق و لە هەرێمی کوردستان؟ ئەنجامدانی هەڵبژاردن بە 4 ساڵ جارێک بە کورتکردنەوەی پرۆسی دیموکراسی لە 4 ساڵ جارێک و 4 ساڵ جارێکیش لە چەند لەحزەیەکی ئینتیخابی کە هاوڵاتی بچی دەنگ بداتن، ئەمەیە بەشداری ڕاستەقینەی سیاسی، ئەمەیە سیستەمێک کە شەرعیەتی لە هاوڵاتیان و لە زۆرینەی خەڵکی ئەم وڵاتە وەرگرت بێت. هەروەها ئەمە لە کاتێکدایە کە بەپێی داتاکان زۆرینەی زۆری خەڵکی عێراق و هەرێمی کوردستان تەنانەت بەشداری ئەم جۆرە لە بەشداری سیاسیە شکلێشیان نەکرد. هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق و دواکەوتنی هەڵبژاردنیش لە هەرێم چی لە بارودۆخەکە دەگۆڕێت؟ ئەگەر وەکەوەی ئێستا تەرکیزی لەبارەوە دەکرێت و فۆکسی خراوەتە سەر لە عێراقەوەکەوەی کە سەدرریەکان تەرخیان کردووە و زۆری نەشا بە دوای دهۆڵ لێ دەداتن و پێشتریش بەشێک لە تارەکان و هەندێک لەلایەنە باڵێن چەپەکانی تریش
باسییان لە هەڵبژاردننی پێشوەختە دەکرد بەڵام بە کۆمەڵی خاڵی جیاوازتر لەوەی کە ئێستا سەدر باسیەکە لە درێژەی ئەم بەرنمەیە گفتوگۆ لەبارەی جیاوازی هەڵبژاردننی پێشوەختە لە دیدی سەدرریەکان و هەروە لە دیدی هێز و لایەنە دیموکراتی و چاپەکانیش کە لە ماوەی ڕابردوو زنجیرەی خۆپشاندانیان کرد هەروەهاتی گشتێکی تریژ ئەمڕۆ لە عێراق هەیە ئەوی هەڵبژاردن بکرێ و نەکرێ هیچ لە دۆخی هاوڵاتیان ناگۆڕێ بەبێ ئەوەی ئەم تێگەیشتنەش کە توانای هەبێ بژاردەیەکی ممچین کە لە بارودۆخی ئەمڕۆ بتواندرێت دەستی بۆ ببرێ و مەیسەر ببێ و پاڵپشتێکی کۆمەڵایەتیە بێ بخاتە ڕوو لە دەرەوەی گوتاری پۆپۆلیستی و مەسەبی و نەتەوەییدا گوتار و بەرنمەیەکی تر لە بارودۆخی ئێستادا ممچینە ئێمە دەستی بۆ ببین ئێمە لە کاتێکە ئاگدارین یەکەم هەڵبژاردننی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق بە نمایشی سەدرریەکان نمایشێکی مەسەبی کە ئەو نوێنەرایەتی مەسهبی شیعەدەکان لە عێراق دەستی پێکرد لەگەڵ لایەنە کوردستانیەکان هەریەکە بە جۆری شترکە ئەو بێوێ نوێنەرایەتی قەزی گەلی کوردستان بکاتن ئێستا بە جۆرێ لە زۆرەکان زۆرترین گوتاری سیاسی لە عێراقا بۆتە گوتاریی مەسەبی دینی قەومی لە دەرەوەی قسەکردن لەسەر ئەمەش بەدیدێکی زۆر زەیق کە لە ڕاستیە ئەوەی باز لە قەزی قەومیش دەکە پەیوەندی بارەمی کوردستان بێ لە دەرەوەی ئەم حاڵەتە خۆی دەبینێتەوە ئەی پرسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی ئەمڕۆدا دۆخی عێراق ئەگەر بە دیوێکە هەڵبژاردننی ئەنجام دابێتن و دوای هەڵبژاردن کەوتبێتە چاڵێکە و نەتوانێت هەموو دەرگاکان بەسەری هەموو دەرگاکان داخرابێ و تەسعیدی سیاسی گەیشتێتە دۆخێک بکە وەکۆی ئێستا دەیبینن هەرێمی کوردستان تەنانەت هەنگاو نانێ بۆی هەڵبژاردننیش لە کاتی خۆی بکە ئایا باردۆخی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا بەم دۆخەی ئێستا کەلانە سیاسیەکان ڕێک ناکەون لەسەر پرۆسی هەڵبژاردن چی کاریگەریەک لەسەر ئەزمموی هەرێمی کوردستانەکە ئەزمونێکە لە زۆر ڕۆوە وەکو دەوترێت بارودۆخێکە ئەمرێکی واقعە لەگەڵ گۆڕانی بڵانسی هێز لەگەر هەر ئەگەرێکی گۆڕانکاری ئەم ئەزمونە لە بەردەم مەترسیەکی گەورەدایە کە ئەم ئەزمونە بە تێکۆشانی خەڵکی کوردستان لە ڕاستیە بەڵام ئەمڕۆ بە گەمەی مەترسیداری هێزە سیاسیەکان لە بەردەم مەترسیەکی گەورەدایە هەرێمی کوردستان ئەگە هەڵبژاردن نەکا دەتوانێت ئەم جۆرە لە مۆدێلی سیاسی بەردەوام بێ کەپکردنی ناڕزایەتی کۆمەڵایەتیەکان قەدەغەکردنی خۆپشاندان و ناڕزایەتی کۆمەڵایەتی دەتوانێت چارەسەری قەیرانەکانی ناوەخۆی هەرێمی کوردستان بکاتن ئەوەی ئێستا ئەو ئیسفتا و ئەو سەرژمێریانەی دەکرێت کە ڕۆژ بە ڕۆژ پێمان دەڵێن زۆرینەی زۆر باوەڕی بەم جۆرە لە سیستەمی سیاسی و ئابووری نەماوە دۆخی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەباتن لە هەموو ئەم بارودۆخە پێگەی هاوڵاتیان لەم بەشبوونە مەسهبی نەتەویەی هەیە لە کوێی معادلە سیاسیەکەیە ئێمە لە ڕاستیە دەتوانین بڵێن لە فەزای گشتی فەزایەکەیە کە پێی دەوترێ فەزایی کە گوتاری هاوڵاتی گوتاری هێزی کارگەر و پراوێزقراوەکان گوتارێک بێت کە جێگای خۆی بکات و کاریگەر بێ ئەم گوتارەی کە ئێستا هەیە کە بە جۆرێ لە جۆرەکان لە چوارچێوەی حرەکاتی ئیجتیماعی بە شکلی زۆر و زۆر کە ئەگە حرەکاتی تشرین وەربگرین تا بە ئێساش بە نەفەسیشی تر بەردەوامە توانیوێتی کاریگەری لەسەر باردۆخی عێراق جێبێرێ لە دەرەوەی ئەم پاکێجانەی کە دەخرێتە ڕوو بۆ داهاتوی عێراق و هەرێمی کوردستان حرەکاتی ئیجتیماعی تازە لە عێراق و لە کوردستان توانای هەیە چی بکە ئەم حرەکاتە هەر ئەوەندەی لە توانایە کە تا ئێستا کردوێتی وەکو حاڵەتێکی مەوسومی ناوەدەی خۆپشاندانێکەکە یان بە جۆری شتر هەندێزار لە هەندی حاڵەتی شکلی خۆی ڕێگەخە لە سوسیال میدیا بە بەردەوام ناڕەزایەتی دەرەبڕێ ئەمە ممچینە لە چوارچێوەیەکە کۆ بکرێتەوە بتوانێت وەکو بەدیل خۆی تەرەح بکە ئایا ڕوئیەک لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەیە کە ڕوئیەک بێ بنەمایەکی بنیاتنانی تێدا بێ دوای 10 ساڵی تر ئیش بکاتن بێوێکە دەستکاری ئەم بارودۆخە بکاتن بۆ هێنانەدی عێراقێکی تر یان کوردستانێکی تر کە کوردستانی عەدالەتی کۆمەڵایەتی و یەکسانی و ئاشتی و ئازادی بێ گفتوگۆی ئەم تەوەرانە لەگەڵ هاوڕێم شەماڵ عەلی دەکەین
هەوڵەدەین لە ماوەی چی دیاریکرا و لەسەر ئەم پرسانە تێگەیشتن بدەین و هەروەها بینەران ئەتوانن بەشداری ئەم بەرنمەیە بکەن لە ڕێگای کۆمنت و هەروەها ئەگەر بیانەوێ لە ماوەیەکی کورتە دەشتوانن لە ڕێگای ڤیددیۆ ڕاستەخۆ داخلی بەرنمەکە بنێمە دەتوانین لینکەکەی دابنێن لە ماوەی چەند دقەیەکە یان لە ڕێگای پرسیار و تێگەیشتنی خۆیان و هەروەها داواکارین کە سبسکرایبی کەناڵی هیوا لە یوتوب بکەین بۆ پاڵپشتی کەناڵەکە و سوودمەندبوون لە بەرنامە جۆرە و جۆرەکانی شەماڵ ئێوارەت باش و گەمیانەکە وتەنی مانوو نەبی ئێوەش باش زۆر سپاس ئێوەش مانوو نەبن سڵاوم بۆ خۆتان بۆ بینەرانی شەیە هیوە بەڵێ لە تەوەری یەکەم شەماڵ دەست پێ بکەم من حەزەکەم لە دۆخی عێراق لە دوای هەڵبژاردن و هەرێمی کوردستانیش لە پێش هەڵبژاردن ئەمە وەکو با بڵێن ئیتارێکی چارچویەکی گشتیبی دواتر و دەچینە سەرتەوەرەکانی تر و گفتوگۆی لەبارەوە دەکەین دۆخی عێراق لە دوای هەڵبژاردن لە دوای دەمانگ لە هەڵبژاردن ئێستا دەبینن بە چ دۆخێکا گەیشتووە و دۆخی هەرێمی کوردستان بە جۆرێکی ترە کە تەنانەت ناتوانێ هەنگاو بۆ هەڵبژاردنیش باوێ و هەموو ناکۆچیەکانیش لەسەر ئەوەیە لە هەرێمی کوردستانە لەسەر شێوازی با بڵێن یاسای هەڵبژاردن و کۆمیسۆنە کە هەمووی پەیوەندی بەوەیە چ زۆرە یاسایەک بێ بۆ ئەوەی ئەم حزبە بتوانێت چەند کورسێکی زیاتر بباتن و احتیکاری زیاتری سوڵتە بکاتن و دۆخی عێراقیش ئەبینی لە دۆخێکە کە بەرەو چه ئاراستەیە کەڕوە تێگەیشتن لەبارەی ئەم تەوەرەوە بە بڕای من ئەمەی کە لە عێراقا ڕوویە زۆر بەڕوونی نیشانیدا کە ئەم فۆرمە لە دەسەڵات لە عێراقا و ئەم باسی کاکری لەسەر دیموکراسیەوانە لە عێراقا و بەڕێوەبردننی وڵات بە شێوەیەکی دیموکراسی لە ڕێی هەڵبژاردنەوە ینی مەسلەیەکی زۆر بۆش و بەتاڵە ینی بە بەڕاستی پرۆسەیەکە بۆ زۆرتر بۆ ڕاگررتنی خەڵک بۆ کۆنتترۆلکردنی خەڵک بۆ بربەست دروستکردن لە بەردەم ناڕزاییەکانە وە خودی ئەوەش کە ئەو جوڵانەوەی کە جوڵانەوەی تشرینی پێڵێن هات مەسلەی هەڵبژاردنیان تیا کرد بە مەسلەی ئەسلی و زەقیان کردەوە هەڵبژاردن ئەمڕۆ بکرێ و بەیانی بکرێ یاخود هەڵبژاردننی پێشوەخت بکرێ خودی ئەمە جۆرێک بە بڕای من بادانەوەی و یاخود جڵەوکردنی ئەو جوڵانەوە ناڕزاییە بوو بردننی بوو بە ئاراستەیەکی ترا و لە باربردننی بوو بە معنایەک ئێستا ئەوە معلوم بووە کە سەرباریەوەی کە هەڵبژاردن کرا سەرباریەوەی کە سەدر بۆ نمونە دەنگێکی زۆری هێنا بەشێکی ئەو دەنگانە دەنگی اعتراز بووە بە ئەو هێزانی پێشووتر ڕاستە سەدر لە ماهیەتی شیافەرقینە لەگەڵ ئەو هێزانی کە دەسەڵاتیان بوو هەمیشە و لە دوای داگیرکاری عێراقەوە لە دوای دروستبوونی حکوومەتەوە میشە باڵێکی ئەساسی دەسەڵاتدارێتی بۆ لە عێراقا بەڵام بە جۆرێک توانوێتی و مانوەڕە لێبدا کە خۆی لە خەڵکی هەژار و خەڵکی پراوێزکراوی کۆمەلگا نزیکتر ببینێ و بە جۆرێک ببێتە جێگایەک بۆ اعتراضکردن و ناڕزایی ئەوانە بەرامبەر بە یەخود وەسیلەیەک ئامرازێک بێ بۆ دروستکردنی کێشە لە سەرەوەی کۆمەلگایە لەلایەن جەماوەرەوە ئەم شێوازە ئەم فۆرمەی بەخۆی بەخشیوە بەڵام ئەوە نیشانیدا کەوان سەرباریەوەشی کە ئەو دەنگە زۆرەیان هێناوە بوو بە یەکەم و براوەی هەڵبژاردنەکان لە عێراقا و زیاتر لە 7 کورسیان هێنا و هەوڵیاندا کە حکوومەت تەشکیلگەن وایانتوانی ئەغلبیەت بێنن بۆ ئەگەر پەرلەمان دەنگی بدایە بە سەر و کۆمارێک و سەر و کۆمارێکیش تەکلیفی نوێنەری ئەوانی کردایە ببێ بە سەرۆک وەزیران نەتوانانی حکوومەت تەشکیل بکە بەڵام لەگەڵەوەی بینی کە نەکرا سەرنجام بە ئەنوا وەشکاڵ شێوە بربەستیان بۆ دروست کراوە بیرراکە ئیتر ئەمە هەم هەڵبژاردنە تۆ بەشداری تیا بکەی نەکەی بیبیتەوە نەیبیتەوە چۆن نتوانی هیچ ئاڵگۆڕێک بەدی بێنی بە شتێکە خۆت بەشێکی لە سیستەمەکە ینی سەدر بەشێکە لە سیستەمەکە حتا سەدریش ناتوانێت مەسائلەکانی خۆی لە ڕێگەی هەڵبژاردنەوە بباتە پێشەوە دۆخی عێراق دۆخێکە بە بڕای منە بێ بۆ مانایەکی تر لە سیاست بگەڕێنتیایە ئەو پرۆسە سیاسی کە باسێکری لە عێراقا پرۆسەیە کە تەنها فۆرماڵیە تەنها بۆ سەرتێکدانە و دروستکردنی دەوڵەتی تازە و دروستکردنی دام و دەستگایەکی بەڕێوەبردننی کۆمەلگانەك دەوڵەت مەبەستم دام و دەستگایەکی بەڕێوەبردننی
کۆمەلگایە کە جەماوەر توانێت دەخاڵەتی تیابێوانە بە هیچ جۆرێک لە کەناڵی هەڵبژاردنەوە بە دینایەوە پێک نایە. ئەمە ئەتوانێت لە خوار و لەلایەن خەڵکەوە لە ناو جەرگەی کۆمەلگاوە دروست ببێ لەو جێگایانەیە کە هێزە ناڕزاکان کە هێزە نارەکان بەدەسەڵاتی ئێستا ئاڵوگۆڕێکیانەوێت لە ژیانی خوانە لێەوە دەستی بۆ ببەن وە زۆرتر لەوەی کەوا بژێنە سەرجادە بیر لەوە بکەنەوە لەو شوێنانی کە ئەژین چۆنچۆنی ژیانی خۆیان تەنزیم کەن بە بڕای من پێویستمان بە فۆرمێکی تر لە تێگەشتن لە سیاست وە جۆرێکی تر لە کارکردنی سیاسی لە عێراقا ئەم فۆرمە کۆتایی پێ هاتووە من پێم وایە ئەم بارودۆ خشکە لە عێراقا هەیە نیشانی دایتر ینی تقریبان کەوتونەتە مەزەقێکەوە کە ممکنە تەنها ڕێگەی دەرچوون لێ دروستبوونی دیکتاتۆرێکی تر بێ لە عێراقا و لابردنی هەموو ئەمانە بێ و بەشێکی ژەتوانێت فاشیزمەتوانێت لە عێراقا سەر هەڵباتەوە و سەدریش بەڕاستی توانێت نوێنەراتی و فاشیزمە بکە ینی هەموو شتێکی بۆ مؤهلەوە توانێت ئەو کارە بەرێتە پێشەوە بەڵام مشکلەکە ئەوەیە دەسەڵاتداربوونی فاشیزم لە شوێنێکی وەکو عێراقا لە جێگایەکە کە ئەم هەموو بەرژەوەندی جۆرا و جۆرانە بەریەکەکەون و بەرژەوەندی نێودەوڵەتیەکان و بەرژەوەندی دەوڵەتەکانی ناوچەکە لەگەڵێکا تەزاروبیان هەیە ئەوەش بۆ خۆی ڕێگایەکی ئاسان و کارانیە یان ئەگەر ئێستا عێراق وڵاتێکی بڵێن بە جۆرێک لە گۆشەیەکی تری دنیاە وایە لە شوێنێکی تری دنیا وایە کە ئەم بەریەکەوتنانە زۆر تون دەبوون و ئەوانە مەجال و فرسەتی ئەوە هەبوو کە فاشیزم و دەسەڵاتێکی تۆتالیتار دیکتاتۆری بێتە سەرکار و تەواوی مەسەلەکان یەکسەرکاتەوە و پشتیوانی خەڵکیش بەهرەمەندە بوو بەڕاستی ئەوە فۆرمێکی باشترە بوو لە چاو خەڵکا لەم تاڵان و بڕ و جەردەی یەکە بە ناوی دیموکراسی و ئەنجامت لێ لە عێراقا بەڵام هەتا ئەوەش ئیمکانی نییە لە عێراقا ڕووبانی من مەبەستمەوەیە کە مەزەقەکە لە عێراقا مەزەقێکی بە معنای کەلیمە ینی بڵێن چۆنە کۆڵانێکی داخراوە و هیچ بەدیلێک و هیچ ئەلتەرناتیوێک بەم ئاراستەیە وجودی نییە جەماوەرە بێبیر لە فۆرمی تر بکاتەوە لە کاری سیاسی و ڕێخۆ ڕێخستنی سیاسی و کۆکردنەوە بۆ دروستکردنی دەسەڵاتێکی نوێ بڵێ شەماڵ بڵێ کە هەڵبژاردن یعنی بەجێ لە جۆرەکان ئێستا یعنی ئەگەر ئەم تەوەرە ڕەبت بکەین بە تەوەری هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بێکەوە باسی بکەینەوەیانە تێ بڵێ هەڵبژاردننی پێشوەختە هیچ لە دۆخەکە ناگۆڕێ یان بەدیدی تۆ هەر پرۆسی هەڵبژاردن هیچ لەم بارودۆخە ناگۆڕێ هیچ پرۆسی هەڵبژاردن بە گشتی مخۆمە ئەمە یەکەم ساڵمان نییە هەڵبژاردنە بینینە من لە 2003 و لە 2005 لەو کاتەوە دەستوردانراوە ئیتر بە جۆرێک هەڵبژار و دەنگدان لە عێراقا بەڕێوە چووە مەسەن چه ئاڵوگۆڕێکی بەدیهێناوە گەر بەرەو هەڵدێری زۆرتر و بەرەو نەهامەتی زۆرتری خەڵکی بەرەو نەهامەتی زۆرتر نەبردووە و خەڵکی بێمافتر نەکردووە خەڵکی داماڵراوتر نەکردووە لەو مافە سەرەتایانی کە لە ڕابردوو شاهیان بۆوانە چیتری کردووە ینی تۆ کوردستانیش بێنە لە بەرچاوت ئەمڕۆ تقریبان ئەو پرۆسیسە لە پەراوێزکردنی خەڵک لە کۆیلەکردنی خەڵک لە ڕووی ئۆکۆنۆمیەوە لە ڕووی اقتصادیەوە و داماڵینی خەڵک لە هەموو ئەو ئیمکاناتانەی کە هەیەە ڕۆژ بە ڕۆژ پرۆسێکی زۆر خێرایە ئەچێتە پێشەوە ئەوە من باسی ئەوەی کەمە قەیرانی بەڕێوەبردننی کۆمەلگای لەلایەن بۆ ژوازیەوە خۆی ئەتوانی وای ببینی بەڵام ئەم فۆرمەش لە دەسەڵاتی بۆ ژوازی کاری وایان مەیسەر کردو ینی خۆی ئەم جۆرە لە بڵین جێژا و خۆی بۆ خۆی جۆرێک بۆ بە سیستەم لە عێراقا ینی خۆی دروست دەکاتەوە خۆی بنیان دەنێتەوە و هەموو ئەو شتانەشی کە دەسەڵاتداران لە عێراقا پێویستیان پێێتی لە ڕێگەی ئەم فۆرمە لە دەسەڵاتەوە هاتوتە دیبۆیان ماوەتەوەی کە ئەمە ئیتر ناتوانێت و نەشی توانیەوە بەڕاستی ئەمە کە لە عێراقی شارڕوویدا مەسەرەن ئەو دوورکەوتنەوەی لە هەڵبژاردن ئەو بێبایەخێ بە هەڵبژاردن خۆی نیشانەیە بوو کە خەڵک سای لێخستووە خەڵک لەوە بێزار بوو لەوە هیلاک بۆ چێ لە ناو ئەم یاری و ئەم کاری کاتورۆ گاڵتە جاڕێیا بەشداری بکە دەست خۆشەمە یعنی ئەوەی وەکو با بڵێن تەواوکردنێک ڕەنگە لە هەندێک شوێن خلافم هەبێ بەڵام من پێم وایە پرۆسەی هەڵبژاردن لە عێراقا و تەنانەت لە هەریمی کوردستانی یان بە شێوەیەکی گشتی لە وڵاتانی ئەوەی پێدەوترێت جیهانی سێ لە وڵاتانی دواکەوتوو یعنی ئەم وڵاتانە دواکەوتون ئەم وڵاتانە لە قەیرانن ئەم وڵاتانە کێشیان هەیە یعنی بە تێگەیشتنی من ناکرێت کورد بکرێتەوە لەوەی کە لە بەروی پرۆسی هەڵبژاردن لەم شوێنانە هەیە
بۆیە ئەم شوێنانە لە قەیران و لە ئیشکالیەتی گەورەدان و ئەم دیدە لە ڕاستیە ئەم دیدا یان ئەگەر ئێمە بەراوردی ئەم ناوچەیە بکەین لەگەڵ پرۆسی هەڵبژاردن لە وڵاتانی تر تەنانەت لە وڵاتانی پێشکەوتوو کە جۆرێک لە نەزاهەت و جۆرێک لەوەی کە دەوترێ چەک بەدەست حزبی سیاسیەوە نیە دەوڵەت ڕاستە و خۆ بەکار ناهێنرێ خۆ بە نەتیجە دەوڵەت هەر دەوڵەتی یعنی بە نەتیجە هەر دەوڵەتی چینی سەردەستەوە ئەم چینە سەردەستە با بڵێن بە بەکاری دێنێ یان جۆرێک لە ژینگەیەکی یەکسانتر یان ژینگەیەکی وەک یەکتر لە پرۆسی هەڵبژاردنەکانە با بڵێن مەیسەر بووە بۆیە لەوێ گرینگە بەشداری بکەین بەڵام لێرە نابێ بەشداری بکەین لە بەرەوەی هەڵبژاردن تەسویری تیاکری هەڵبژاردن وای تیاکرێت تاخیری من پێم وایە ئەمانە یعنی هەموو ئەم تێگەیشتانە پەیوەندی بە پرسێکەویش پەیوەندی پێی دەوترێ دواکەوتی ئەم کۆمەلگایانە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کللتوریەوە و پێنەگەیشتنی یان خۆڕێکە کاریگەری لەسەر زۆر لایەن هەبووە کە لە پاڵ ئەوە لەسەر پێنەگەیشتنی هێزە کۆمەڵایەتیەکان و خۆڕێخستنیان لە چوارچێوەی هێزە سیاسیەکانەوە لە چوارچێوی هێزە سیاسیەکانەوە تو تەرکیبە و شوناسی هێزە سیاسیەکان لەم ناوچەیە وەربگرە و تەمەشا بکە یعنی تۆ بەرو منە سەیری حرەکەیەکی وەکو شاسوار بکە وەکو سەیری حرەکەیەکی وەکو سەدر بکە سەیری لەم لەوان نموزەجی پارتی بێنەوە یەکێتی بێنەوە بەراوردی بکە لەگە هێزە چەپەکانی تر سەیری تەرکیبیان بکە و ئەو هێزە کۆمەڵایەتیانی کە لەناو ئەم هێزانە هەیەن چ جۆرە هێزێکی کۆمەڵایەتین یعنی چ جۆرە هێزێکی کۆمەڵایەتی ئەم هێزەی دروست کردو ئێستا لەگەڵ یانە ئەمە یەکێ لەو پرسیارانەیە کە لە ڕاستیە دەکرێت یعنی گفتوگۆی لەگەڵا بکەین بە تێگەیشتنی من بەشێ لە بابلێن ئیشکالێتەکە کە ئەگەر هیچ نەبێ بەشێک لە مافو ئازادیەکان لە وڵاتانی پێشکەوتو لەوێ دیاری بەبەدی هاتبی لێرە ئەوەش نەبێ پەیوەندی بە گەشەنەکردنی ئەم وڵاتانەوێ لە ڕووی کللتوری و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کە دوجار لە ناو چەمکێکەویش پێ دەوترێت چەمکی دیموکراسیەت جا دیموکراسیەت بە مانە سەرمایه‌داریەکەی بێ یان دیموکراسیەت بەدیدێکی با بڵێن مارکسیانە ئێمە تەماشای بکەین یان بەدیدێکی چەپانە ئێمە سەری پرۆسەی دیموکراسیەت بکەین ئەم پرۆسەیە کاریگەری خۆی لەسەر زۆر لە با بڵێن ژیانی هاوڵاتیان و بە نەتیجە ئێستا ئێمە لە عێراقێکاینەوە لە عێراق و لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان قوڵترە بێتەوە دەوڵەت ئەوەی پێدەوترێت لە ناو دەوڵەتە دروستە بێ دەسەڵات لە ناو دەسەڵاتە دروستە بێ هێز لە ناو هێز دروستە بێ هیچ چوارچێوەیەک نییە قەید بکە با بڵێن ئەم هێزە قەید بکە و کە خەڵک یعنی هێرش نکاتە سەر خەڵک وەکەوەی ئێستا کە بۆ نمونە دەبیندرێ لە ناوچەکە ئەمە لە دۆخێکایە کە خەڵک لەو پەڕی لە خراپی دۆخی خۆ پەرتەوازایی نەبوونی خۆڕێخستن هەیە ئەوەی کە هەیە ناوە ناوە خۆپشاندانێکە ئینفعالێکە ئەکرێ دەرفەتێکە دۆزرێتەوە هەرچی ڕقە بەتاڵەکرێ دوای چەند ڕۆژێک کۆتایی پێدێ ئەمە بمانەیەوە نییە یعنی ئەمە کاریگەری نەبێ بەدیدی من بێگومان کاریگەری خۆیە بێ بەڵام ئێمە من کاتی خۆی بە دوور و درێژی تێگەیشتنی خۆم بە نووسین داوە لەسەرەوەی کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ بزافی کۆمەڵایەتی لەگە بزافە کۆمەڵایەتیەکان بکەین لە عێراق و لە کوردستان و لە ناوچەکە بۆیە دۆخەکە یعنی ئێستا بۆ نمونە گرفتەکە لەوەیە لە عێراقا ئەگەر ئێستا با بڵێم تەماشای بکەین هەموو تێگەیشتنەکە لەسەر ئەوە کورتکراوەتەوە کە دۆخی عێراق پێیوا بووە ئەم قەیرانەی کە ئێستا لە عێراق دروست بووە ئەمە پەیوەندی بە با بڵێن هەڵبژاردنەکانەوەیە ئەگە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت گۆڕانکاری بەسەردادی بە تێگەیشتنی من هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقا بەبێ گۆڕینی نەهجی سیاسی و ئابووری بەبێ گۆڕینی شێوازی بەشداری سیاسی هاوڵاتی بەبێ گۆڕینی سیستەمی و شێوازی بەڕێوەچوونی بە دیوێکی ترا هەڵبژاردنەکان و یاسای هەڵبژاردنەکان و هیچ لە بەنەتیجە هیچ لە مەعادلەکە ناگۆڕی ڕەنگە ئەم جارە سەدر تەکتیکی باشتر بەکاربیێنی بۆ ئاوتکردنی زیاتری هەندێک لە شیعەکانی تر و سونەکانیش بە هەمان شێوە لە نێوان حەزبە کوردستانیەکانی تریش بە هەمان شێوە ئەوەی کە پێی دەوترێت جەوهەری پرۆسەی سیاسی جەوهەری مشارەکەی هاوڵاتی لە بڕیاری سیاسی ناڵێ ئێمە یەکێ لەو تێگەیشتانەی وەکەوی لە دەستورە هەیە ئەمەی کە شەرعیەتی شەرعی ئەگەیمە لە چوارچێوەی تەنانەت دەستوری شاقسە بکەین ئەوەی شەرعیەتی سیاسی دەداتن بە دەسەڵاتداران بریتێ لە شەرعیەتی ملی بریتێ لە هەڵبژاردن بریتە لەو بەشداریە لە سیاسی لە ماوەی 400 جارێک چەند دقەیەکە چەند چرکەیەکە هاوڵاتی پەنجە دەکا بە مرەکەبەکە و کۆتایی پێدێ دوای ئەوە دەچێتەوە ماڵەوە
ئێمە لە دوای ئەوە و لە پێش ئەوە بە شێوازی هەڵبژاردنەکە من پێم وایە هەموو ئەوانە سپەیس و پانتایی فراوانن کە ئێمە قسە و باسی لەبارەیەوە بکەین لە هەمووی خراپتر شەماڵ ئێستا سیر بکە ئەوەی کە پەیوەندی ئیجازە بێ هیوازان چۆن تۆ بە ژۆریشیش قسەکەی منە کردەوە زانی من خۆبن لە دژی هەڵبژاردن نیم بە هەر حاڵ ینی نەک لە دژی هەڵبژاردن نی مەزانم کە هەڵبژاردن ینی ئەگەر شتیژ نەگۆڕەیە ینی من لەوانە نیم کە بڵێم لە هەڵبژاردن نابێ بەشداری بکرێوان چکە هەڵبژاردن گەشت بەبارەی باشی شانە گۆڕە مشینە بەلای خراپە بیگۆڕێ ینی هەمیشە تۆ لە کاتی هەڵبژاردنە خەریکە سەرمایهداریەوە چینی باڵادەست مەشروعیت بە پرۆسەکانی خۆیدا من باسم لەسەرەوە نییە بە کولەن بڵێم هەڵبژاردن بە هیچ جۆرێک بەشداریتیان ناکرێوانە بەرحاڵویش پرۆسێکی سیاسی و لە کۆمەلگا چێتە پێشەوە بۆ ئەندازەی کە تۆ هێزت هەبێت و بهینت هەبێ تواناییت هەبێ بێ کاریگەری خۆتی تیا بنوێنی بەڵام لە دەوڵەتێکی کەیە بە بڕای من ئەمە ممکن ئەم دەوڵەتەوە ئەم سیستەمەی کە تۆ ئێستا خۆت بووت دەبێ ئاڵگۆڕی بەسەرا بێ ئاوا ئەیبینین کە فرسەتیەوە نێشتۆ دوتۆڵی دەوڵەت لا دەوڵەت تا دروستەوێ مناڵم دەوڵەتێکمان بەو معنا تەقلیدیە نەبووە بەو معنا تەقلیدی کە لە وڵاتانی ترا مەسەن دەوڵەتە بۆ دواتر دەوڵەت ناو دەوڵەت تا دروست بووە ئەو بە جۆرە پێوتێت دەوڵەتێکی فاشل ینی دەوڵەت بەرەو دەوڵەتێکی فاشل ئەچێەوە خەریکە گروپی جۆر بە جۆری دەسەڵاتوانە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت تا دروستە بنەوەوانە ئەوانە بە نقاتی نفوز و لێرە کۆمنتێک بدە بەسەرەوە ئێستا من ئەو مەفهومەکەی تۆ لا من ئەوە گەیشت ینی ئاوا گەویشت لای منەویش ئەوەیە کە هەڵبژاردن لە بارودۆخی عێراقا یعنی لەم ناوچەیە هیچ لە قەزیەکان ناگۆڕێ و هیچ بەکەڵک نایە بۆیە من پێشتر عین تێگەیشتەکەم وامدا من وا تێگەیشتم بەڵام ئەگەر بە من بڵیت یعنی من پێم کۆمنتەکەی من یان با بڵێن تێگەیشتەکەی من چییە تێگەیشتەکەی من هەڵبژاردن لە وڵاتانی ئەوروپاش لە یەکەم هەڵبژاردنە لە دووەمین هەڵبژاردنە لە دێمین هەڵبژاردنە نەبوو بە هەڵبژاردنێک وەکۆیی با بڵێن ئێستا هەیە پرۆسەیەک بوو دیموکراسیەت بەشداری سیاسی وڵاتی پرۆسەیەک بوو هەنگاو بە هەنگاو با بڵێن چووە پێشەوە بۆ دروستکردنی جۆرێک لە ناو دوو کەوانە ناتوانم بڵێن بەشداری سیاسی ڕاستەقینە ئەمەش پەیوەندی بە بڵانسی هێز و چۆنێتی خۆڕێخستنی هێزە کۆمەڵایەتیەکان و هێزی کارگەران و هێزی پراوێز خراوان بوو لە کۆمەلگا بڵێ من نازانین چۆن مقارنەیە بە هەر حاڵ مقارنێکی تاریخی بکەینوانە لەگەڵێکە نات و باسەکەی من لەسەر ئەوەیە کە ئەم دەوڵەتە تەقلیدی کە تۆ باسێکی مەسەن مناطق بڵێن بینی تیاب دروست بووبێت چی پێوترێ مەسەن بینی نفوس مەسەن حلقاتی نفوس زۆشتانی تا دروست بووێت ئەمەمان نەبووە ئێمە لە عێراقیان لە دوای 2023 لە دوای 2023 فۆرمێک لە دەسەڵاتی میلیشیایی و مافیایی لە عێراقا هاتوۆتە سەرکار کە حیزب و کۆمپانیا یەکشتا لە کوردستان وایە لە سلێمانی وایە لە هەولێر وایە لە عێراق لە جنوبی عێراق وایە حیزب و کۆمپانیا یەکشتا هەم حیزبی شەم کۆمپانیاش ئەمە چێ بۆ هەڵبژاردن هەم نەودەفرۆشێ یعنی ئەمە ئەم فۆرمە لە دەسەڵاتکردن و ئەمانە ناتوانانی تۆ بە هەڵبژاردن ئاڵگۆڕی بەسەرابێنی چونکە تۆ ینی مەسەن هەتا باسەکەن مەسەن ینی پەنابردن بۆ شەقام و ئەمەی کە ئێستا بڵین مقتەدە سەدری کاتوانە مقتەدە سەدریش لەسەر ئەساسی اقتصادێک و بڵین میلیشیاکە کە هەیە توانێن کارە بەرێتە پێشەوە یەک شتێک بێنە بەرچاوی خۆت لە خۆپیشاندانەکانی ئۆکتۆبری 2019 تا بە ئێستا هەزارەها خەڵک تووشی تیرۆر کرا شەهید کرا نامبڕاو کرا گیانی لە دەستدا و خەڵک دارکاری کرا لەلایەن چێوە لەلایەن میلیشای سەدریەکان و لەلایەن حزابی متەنەفیزە لە عێراق بەڵام ئێستا سەدر هەر خۆی کاتێ سەدر دەیەوێ هەڵبژاردن بکە لەبەرەوەی سەدر هێزێکی میلیشای هەیە پارەی هەیە ئیعلامی هەیە بەشێکی سوڵتە لەلایەتی یعنی سەیری ئەم جۆرە دابشکردن بکە هەڵبژاردن نەکرێت زانم ڕۆژانەیە چێ ینی جێویستی ئەم تێگەیشت نەدامت لە عێراقا هەڵبژاردن هەندێک لەو بەناو با بڵێن تەحلیلی سیاسی و ئەمانە دەشڕەوی دامت ئێستا عێراق لە کوردستانە لە پێشتر لەبەرەوەی لە عێراقا چەندێکە خۆپیشاندان نەکرێت کەسێک لوتی بە خوێن نهاتووە ئەمن یعنی وەگەوەی نەزانێ ئەمڕۆ سەدر کە خۆی هەم لە دەسەڵاتە و هەم لە ئۆپۆزیسیۆنیشە لە ڕاستیەوە جا ئەمڕۆ ئێستا مۆدلێک لە کاری سیاسی پێیا بووە حزب سیاسیەکان پێیەکەن هەمان حزبی سیاسی دێ یعنی گۆڕپانی سۆڵتە داگیرەکە
بەڵام فۆرمیشتر لە حزبی سیاسی لەسەر پاکێجی خۆی دروستەکە لە شارعیش بێ لە معارەزەش بێ ئەمیش داگیر بکاتن بۆی بەنەتیجە یعنی یاریەکە هەر لایەکە بڕوا بچێتەوە لە ناو زۆنی خۆی هەر ئەمە واکە ئەو ئامرازە ئەو وەسائلانەی لەم سیستەمەیە بەکارهێنری ینی تۆ خەم کەویناتی پرۆسێکی مەسەرە پێوتێ پرۆسێکی دیموکراسی یاخود بەڕێوەبرنی کۆمەلگا ئەوانە مکاویناتەکانی مەجموعە شتێنیان تو گوارد و هەمووشی لە بەرچاو بگری مەسەن ئەحزابی سیاسیە مزاراتی سەرجادەیە ئیزراباتی مەسەرەن گەورەیە یاخود ئەمانەیە هەموو ئەمانە مەسەرەن ئەتوانێت لە سەرنجام تەرسیمی ینی مەلامحی سیاسی دام و دەستگایکی دیاریکراوی حکوومەتی بکە لە وڵاتێکەوەوانە هەموو ئەمانە قۆرخ کراون یعنی ئێستا قەزەکە لەسەرەوەیە هەتاکو مەسەرەن تۆ تشینەکان بیشیانێ بێنە سەر جادەش گیراوە ینی باسەکە لەسەرەوەی من بۆی ئەڵە فۆرمێکی تر لە بەڕێ کاری سیاسیمان پێویستە لە عێراقا کە لەگەڵ ئەم بارودۆخەیە بێتەوە خۆ ئەمە تقریبا ئاخیر هینە بابن دەبێتە ئاخیر تەوەر قسەیەک من پێم وایە لەم تێگەیشتانە تەوەرێکی تر هەبوو ئەویش هەرچەنە گفتوگۆی لەسەر کرا بەڵام زۆر بە کورتی دەچینە سەر ئەویش ئەوەیە یعنی کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە ئەویش ئەوەیە مەسەلەی بەشداری سیاسی یەکێک لە جەوهری ئەم تایپە لە دیموکراسیەت کە لە دنیاە با بڵێن ئێستا بۆتە مۆدل لەژێر ئیمانی ئەوەیە کە دەبێت دەسەڵاتێک بێتەکایەوە کە ئەم دەسەڵاتە ڕنگدانەوەی شەرعیەتی ملی و شەرعیەتی خەڵک بێ ئەویش لە ڕێگەی هەڵبژاردنەوەیە واتە لە پرسیارەکەوەی ئایا لە عێراق و لە هەرێمی کوردستان هاوڵاتی سەیری حکومەت دەکا سەیری دەسەڵاتدارانەکە هەست دەکە ئەمانە لە ڕێگای ئیرادی ئەوەوە هاتە سەر دەسەڵات یان ئەوەی پێدەوترێ هەست ناکە ئەو شعوری اخترابە لە لای هاوڵاتی بۆچی ئەم اخترابە بە شێوەیەکی بەرفراوان دەبیندرێت کە هاوڵاتی پێی وایە ئەمڕۆ دەسەڵاتێکەیە لە دەرەوەی ئیرادەی ئەو ئەم دەسەڵاتە هاتوتەکایەوە و تەلاعوب بە هەموو ژیانی ئەویشەکە ئیشکالەتەکە لێرە لە مۆدێلی دیموکراسیەتی سیاسی دیموکراسیەتی لیبرالیەتە یان پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە بە تێگەیشتنیمە ئەمە ڕوبەڕووی ئیشکالێتێک لە ممارەسەکردنی دیموکراسیەت دەبینەوە ئەویش دیموکراسیەت کورت کراوەتەوە لە دیموکراسیەتی سیاسی بە چ مانایەک واتە دیموکراسیەت بە دیدە با بڵێن لیبراڵەکەی کە بۆ مانایی تەنا گرنگی بە مافە سیاسی و مەدەنیەکان بدرێ ئەویش لە چوارچێوێکی دیاریکراو لە ناو دوو کەوانە و ئەم پرۆسەیە کورت بکرێتەوە لە هەڵبژاردن لە جەوهەری دیموکراسیەت ئێمە باشە زانین پرۆسەیەکەی لە ڕاستیەکە بەداخەوە شەماڵ لە ڕێگای و ئەعلامە زۆرانەی کە بە پارەی نەوت و بە پارەی با بڵێن پەرزگا ئاینەکان و شیعە و سونە و لێرەش ئەمانە بڕێواچێ ترکیزی ئێمە بەرەو ئەوە ئەبن پرۆسەی دیموکراسیەت لە جەوهەری کورت بکرێتەوە لە میکانزم لە ئالیەت هەڵبژاردن لە دیموکراسیەتە ئالیەتە میکانزمە جەوهەری دیموکراسیەت نییە کاتی ئێمە زۆر جاریش خۆمان دەکەوینە هەڵەوە کە قسە لەسەر پرۆسی دیموکراسیت دەکەین خۆمان حەسرەکەین لە چوارچێوەی ئالیەتە قسە لەسەر پرۆسی دیموکراسیت دەکەین کاتێک کە ئالیەتەکە شکستی هێنا پێمان وایە پرسی دیموکراسیەت شکستێناوە من پێم وایە دەبێت ئەمانە جیا بکرێنەوە ئەگەر پرۆسی دیموکراسیەت پێش هەمووشت بەدیدی من دیموکراسیەت ئەگەر تۆ عەدالەتی کۆمەڵایەتیت نەبێ ئەگەر تۆ یەکسانیت نەبێ ئەگەر تۆ مشارەکەی سیاسی ڕاستەقینەت نەبێ ئەگەر تۆ ژینگەیەکی چۆنیەک بۆ یەک با بڵێن بۆ هەمویان وەکولایەنێک نەرەخسێنی ئەگەر تۆ چەک بەدەستی دەوڵەتەوە بێ ئەگەر دەوڵەت حەزبە سیاسەکان لە ڕێگای دەوڵەتەوە دەوڵەمەند بوون و کۆمپانیای هەبێ و میلیشای هەبێ بێگومان ئەمە پرۆسی دیموکراسی نابێ و ئەگەر لە ڕێگای یاساکانەوە چوارچێوەکەی قەید نەکە ئەمە ناتوانێت گۆڕانکاری بکە بۆیە تەرکیزی تۆ لێرە لەوەها دۆخێکە من پێم وایە وەکو چەپێک تۆ بە توندی دەکرێت قسە لەسەر دەست بە دیموکراسیەتێکی کۆمەڵایەتی ئابووری سیاسیەوە بگری کە ئەمڕۆ غیابە لە ناوچەکە نەک بەو مانایی بێ یەکسەر شەتفی ئەم دۆخە بکەیت و لەو ڕێگایەوە جۆرێک لە بەشداری سیاسی ڕاستەقینە دروست بکەیت ئەگەر وردی کەمەوە ئەمە وردی زیاتری ورد بکەمەوە شەماڵ بۆی دیدەکە بگاتن ئەویش یەکێ لە نمونانە چییە بۆ نمونە یەکێ لە مافەهرە سەرەتاییەکانی هاوڵاتیانەوەیە بۆ نمونە کرێکاران و کارگەکان
لە کارگەکانە خۆیان ڕێک بخەن لە کوردستانە بە یاسا لە عێراقا بە قانون ڕێگری لە کرێکاران دەکرێت کە نەخاوەی تایبەت بە خۆیان دروست بکەن بە یاسا ڕێگری ئەکرێت کە کرێکاران تەنانەت لە شوێنی کارەوە خۆیان تەنزیم بکەن بۆی داکۆچی لە مافەکانیان بکەن ئەمە مەبەستم لە چییە سەیریکە ئەمە خۆ ئەگەر دیموکراسیت نەبێ ئەگەر زۆرێک لە ئازادی ڕادەربڕین نەبێ خۆ کرێکارش ناتوانێت خۆی تەنزیم بکە خۆ کۆمەلگاش ناتوانێت فۆرمێکی تر لە بەدیل خۆی تەرح بکە لە بارودۆخەکە ئەمە مەبەستم لە چییە ئێستا ئێمە لەسەر جەوهری پرۆسەکە کە پەیوەندی بە ژیانی گشتیەوە هەیە تۆ دەبێت لە ڕاستیە قسەی جەوهری تەبێ ئەوەی پەیوەندی بە خودی کارگەران و بەهێزە پراوێز خراوەکانەوەیە کە چۆن ممچینە خۆیان تەنزیم بکەن ئەمەش بابەتی شتێکە دواتر هەیوا با منێک شتێک بڵێم لێرەیە ئەزانی ئەوە کە بەسەرەن لە بەرنامەی تریشا لێرە هەندێک لە میوانەکانم باسیوانە کرد کە نقابات لە عێراق و لە کوردستانە مەمنوعانە من نازانم چەند کرێکار ئێستا لە سژنای لەبەروی نقابی دروست کردو لە عێراقا لە ئێرانە لێتی ئەوتا لە ئێران لە تەنیشتمانەوەیە وڵاتێکی ئیستیبدادی دڕەندە لەسەر بەسیترین شت خەڵک ئەدامەکات و سرە بڕێت و قاچە بڕێت و دەزە بڕێت و شەلاقەکە لەسەر جادە و ئەوانە لە ئێرانە خەڵکی لێ لەسەر دروستکردنی نقابە لە سژنایە من نازانم چەند کارگەر لە عێراق و لە کوردستان لەسەر دروستکردنی نقابە زیندانی کراوە قانون لەکوێ قانون لە پێشە هاتووە و توێتی نقابە هەبێت جا نقابە دروست بووە هەمیشە بە پێچەوانەوە بووە نقابەکان دروست بوون فەرزیان کردو بەسەر دەوڵەتە خۆیان مەشروع کردوەوە ئەزانی چۆنە بە بڕای من شتەکان لەگەڵ یەکترا تێکەڵ نەکەین من پێم وایە ئێمە کەوینە حەڵقەیەکی بفرەغەوە بۆ جۆرە ینی بە جۆرێک ئێمە پێویستمان بە دیموکراسی هەیە بۆی کەوا جەماوەر توانێت خۆی ڕێکخا دەی باشە ئەیدەم دیموکراسی بەچی دێ بۆی کەوا جەماوەر خۆی ڕێکخا ئەوە تۆ کەویتە ناو دایرێکی مفرەغەوە کە هینە بۆ من دیموکراسی بەڕاستی کەلیمێکی زۆر مقدس و پیرۆز و ئەوانن دیموکراسی لە لای من هی لیبرالیزمە دیموکراسی لیبرالیە باشە مەبەستمەوە نیە سوودی لێ نابینم مەبەستمەوە نیە باشتر لە سیستەمێکی ئیستیبدادی کە خەڵک لەسەر کۆمنتێکی فەیسبوک و ئەوانە زیندانی بکە معلومە کە باشترە معلومە ئێستا دیموکراسی لیبرالیزم لە کوردستانە بێتە پێشەوە و لە یەکێکی پارتی لە وەلا بنێتەوە مانشتێکی باشە بەڵام ئەمە هەر لە ئێزان لیبرالیزمە بەڕای من ئەلتەرناتیڤێک کە من ئەیبینم بۆ ئەوەیەوە کۆمەلگا چۆن بەڕێوە ببرێ ئەلتەرناتیڤێکی شوراییە لەسەر ئەساسی بەشداری ڕاستەوخۆی خەڵک لە ناو جەرگەی کۆمەلگاوە پێویستی بەهین نییە پێویستی بەوە نیە تۆ جارێ ئەحزاب هەبێت و انتخابات هەبێت و ئەوانەوە بڕای تەوەری ئەخیری ئەوی ژەوەیە کە پرسی لە دەروی گوتاری باڵێن پۆپۆلیستی و مەسەبی و قەومی ئایا گوتارێکی تر چکە تۆ یەکسەر باڵێن بەرەوە برد ئایا گوتارێکی تر ممچینە لە بارودۆخی عێراق و کوردستان ئەو شەڕی گوتارانە بە بڕای من کۆمەلگا بە جێگەی بەریەکەوتنی گوتاری جۆر بە جۆر نبینم کۆمەلگا جێگەی بەریەکەوتنی بەژەوەندی جۆر بە جۆرە هێزی کۆمەڵایەتی جۆر بە جۆرە ئەم هێزە کۆمەڵایەتیانە بۆی کەوا باسی خۆیان بەرنە پێشەوە پەنابەنە بەر گوتاری جۆرا و جۆر گوتاری مەزهەبی و دینی و ئەوانە معلومە کەمایە پوچ بووە معلومە کە جەماوەر پشتی تێکە و ئەگەر خەڵکێکیش دوای کەوتووە یا لە ترسایە لە برسایە ئەمە حقیقەتێکە ئەمە هەمومان هێزانین بە جۆرێک کۆنتترۆلی ژیان کراوە لە کوردستان و لە عێراقا وەگەر خەڵکێکە ڕات دەنگ بە یەکێتیەداوانە یا دەنگ بە پارتیەدا یا خود دەنگ بە هێزێکی ئیسلامیەدا لە پشتیانەوە وەستێ بەشێکی بەهۆی ئەو تۆڕە بەرژەوەندیانەیە کە دروست بوو بەشێکیشی لە ترسایە کە و کارانەکە ممکنە ژیانی بکەوێتە مەترسیەوە یا خۆت بکەوێتە بەردەم هەڕەشە و عزیەتدانەوەوانە کە نایەوێت ئەو مغامرەیە بکە من پێم وایە ڕێبازی تر ممچینە ڕێگای تر ممچینە وەسایلی تر ممچینە و ئەو وەسایلانە ئێمە ماتریاڵەکەیمان لەبەر دەسایە لە ناو خودی ناڕزای کۆمەڵایەتەکانە ئێمە و ماتریاڵە نەمان هەیە بەڵام کێشەکەی ئێمەمانان ئەوەیە ئێمەش وەکو بۆ ژوازی هەرو کاتە ناڕزایەکانە بین کێتە سەر شەقام بانگەوازکردن بۆ ڕێخستن خۆتان ڕێکخر خۆتان ڕێخان من و تۆش و هەموو چەپەکانی ژەرەوە کاتانە بیرمانەکەوێتەوە کە خەڵک ڕژاوەتە سەر جادۆ خەریکە بەردەفڕچیەکە ئەو کاتێک کارڕاتەوە بۆ ماڵەوە پێمان وایە ڕێخستن زەرور نییە پێمان وایە ڕێخستن ناکرێت پێمان وایە ئەو خەڵکی کە چۆتەوە بۆ ماڵەوە دانیشتۆ لە ماڵەوە ئیتر وازی لە ناڕزایی هێناوە یعنی من مەبەستم ئەوە نییە کە ڕخنە لە تۆ بگرم لێرەیە بە کولەن بە گشتی ئەو شێوازە تێڕوانینە ئەو وەسایلانە کە ئێمە بۆ ڕێخستنی خەڵک لە بەرچاومان گرتووە ئەوانە زۆر پەیوەستەی ئاعترازات و ناڕزایی سەرجادەیە شەقام ئەی گەڕک
ئەی خەڵک لە ناو ماڵەکانە ناژی لە ناو گەڕەکە ناژی پێکەوە لەوێ مقاومەتی برسێتی ناکەن دەستی یەکتر ناگەن و کۆمەکی یەکتر ناگرن بۆ ئەم نەوعە لە هاوپشتیکردن لە نێوان خەڵکە ئێمە ناتوانین تابعێکی سیاسی پێ بدەین بۆچیەکانە بنەجێگەی ئەوەی کە خەڵک لێ کۆمەک بێ کات و خێر بێ کات و ئەوانە بەڕاستی ماتوانین لە زۆر جێگایە ئەزانی چۆنە سەرمایه‌داری هەر بە تەنها چینی سەرمایه‌دار نییە سەرمایه‌داری وەکو سیستەم پڕپڕێتی لە نەخۆشی و هەموو ئەم نەخۆشیانە لە جەستەی کۆمەلگا ئاڵاون و جەستەی کۆمەلگایان نەخۆش کردووە بەڵام لە بەرامبەر هەموو ئەم نەخۆشیانەشە مقاومەت هەیە کۆمەلگا مقاومەتە من ئەگەر تێگەیشتنی خۆم بدەم لێرەیە یعنی من کۆکەم لەگەڵ ئەم تێگەیشتنەیە کە ئێمە تەنیا نابێت لە کاتی یعنی کە ڕووداوی ڕۆژانە دێتە پێش کە جۆرێکە لە ئینفعال و تووڕەبوونی خەڵک دێتە سەر جادا ئێمە لەم حاڵەتە بیر لە با بڵێن گۆڕانکاری بیر لە بەدیل بکەینەوە چونکە بەدیدی من بەدیل پرۆسەی بەدیل ینی ئەوەی ئیشکالێتەکە لە عێراق و لە کوردستانە هەیە ئیشکالەتەکە پەیوەندی بەوە نییە کە با بڵێن هێزێکی سیاسی هەیە ئەمە ینی ئەمە ئێمە چەند ساڵە تعریفی ئەم بارودۆخە دەکەین من پێم وایە ئەم هێزە سیاسیانە ئەم قەیرانانە نەتیجەی یعنی بەرهەمی عقلێت و کارکردن و هەویەی ئەو هێزە سیاسیانان کە ئەمڕۆ لە دەسەڵاتن پرسیار ئەوەیە من لە پێشەکی بەرنامەکە بان قەس پرسیارێکم با بڵێن وروژان دەویش ئەوە بوو کە ڕوئایەکەیە لەلایەن هێزی سیاسی تر هێزی سیاسی با بڵێن کە پەیوەندی بە بەرژەوەندەکانی خەڵکەوە بێ ئەمە کاک برادرێک ناوی کاک تەحسینە هاوڕێ تەحسین دەڵێ واز لە هیم بێنن نووسویەتی دەڵێ هاوڕێیان ئێوە وەک سۆسیالیست بۆ واز لەم تەحلیلە لیبراڵیانێن ناهێنن بۆ ڕوانینی سۆسیالیستانی خۆتان بیان ناکەن ئەمە تەوان یعنی مەبەستم لە چییە لە کۆمێت من نازانم ڕەنگە لەسەر لاپەڕەکەی من بێ مەبەستم زان لە چیە مەبەستمەوەیە کە لای ئێمە بەداخەوە ڕوئایەک نییە تا بە ئێستا ئەوەی پێ دەوترێ ڕوئایەکی مستەقبەلی و ئەم ڕوئیا مستەقبەلیە کە ئیش بکە جۆرێک لە ئیمکانیەتی با بڵێن لە پاڵ ئەوەیە پرۆسی پەرەپێدان و گەشەپێدانی تواناکانی خۆی بنیاتنانی تواناکانی خۆی و کۆمەلگا بەڕێوە با بڵێن هەماهەنگ بکاتن بە سەرپێ بخاتن کە بەرنامەیەکی هەبێ ئەو هیچ نەبێ بڵێ من بۆ 10 ساڵی تر بۆ 15 ساڵی تر لە دۆخی عێراق و کوردستانە دەتوانم ئەم گۆڕانکاریە بکەم و ئەوە بەدیلەکەی منە تۆ سێری ئیسلامی سیاسی بکە بە بەرنامە لە دامینی کۆمەلگاوە لە ناو هێزە کۆمەڵایەتیە دواکەوتوەکان لە ڕێگای وروژاندنی پرسە دینیەکان ڕۆژانە لە پرۆسی ینی ئیسلامی سیاسی ڕەبت کراوە بە ژیانی ڕۆژانەی خەڵک باز دەست چیەکەن یعنی دەیەها قوتابخانەی جۆرا و جۆر کراوەتەوە کە خەڵک چۆن لە یعنی تواناکانی خەڵک بنیاد بنێن لە کۆمەلگایە کە بتوانێت خۆی پێ بگەێنێ بتوانێت ژیانی خێزانی دروست بکە بتوانێت کاری دروست دەستکەوێ بتوانێت زمان فێر بێ بتوانێت لە ڕێکخراوەکانە خۆی تەنزیم بکە بتوانێت فێری کاری سیاسی بێ لە هەموو ڕوویەکەوە و فێری بکاری بانکخوازی پرسیار ئەوەیە لە ناو هێزەکانی ترکە بە هێزی با بڵێن دیموکرات و هێزی چەپی یان هێزی کۆمەنیست ناسراون چەند ڕوئایەکەیە بۆ پێگەیاندن کە ئەمڕۆ هەمومان دەزانین دەوری ڕاگەیاندن دەوری سوسیال میدیا دەوری میکانزمەکانی تازەی خۆڕێخستن ئەوەی بۆ نمونە دێڤید هارڤەی باز لە بەسنەوە بۆ تێگەشتنی جەنابەت باز لە گرنگجی تێکۆشانی شار و مەسلەی خۆڕێخستن لە شار و لە گەڕک و نازانم لە چیەکە خۆ ئێمانەش لە ڕاستیە من پێم وایە ئیشکالەتەکە لەوەیە کە غیابی هێزێکی سیاسی هەیە لەم ناوچەیە کە ڕوئایەکی مستەقبەلی هەبێ کە ڕۆژانە بنیاد بنێ چونکە ئەگەر بەیانی پرسیار ئەوەیە ئێستا لە هەڵبژاردنێکە یعنی بۆ نمونە خۆپشاندانێکە لە عێراق و لارێمی کوردستان ڕاپەڕینێک بکرێ وەکو یەساندی هێزی سیاسی چەپ ئێرحەلی بەرز کردوێتەوە یام هێزارە لاش بچن ئەم لە سەدایەکی کۆمەلگا دەنجی نییە ئەم پۆیند نییە لە ناو هاوچێشە سیاسیەکە ئەو لە گەڕەکێکە 16 کەس بە دوایەوە نییە ئەمە بۆ کۆی ئەمانی تر ڕاستە مەبەستم لە چییە ئێمە بۆی ینی خەڵک هین نەکرێت چیتر لە ڕاستیە
کاری سیاسی و کاری بەڕێوەبردنی کۆمەڵگا کارێک نییە کاری ئاسان بێ و پرۆسەی چەبوون سۆسیالیستی بوون زانستە ئیمکانیەتە خۆماندووکردنە بنیادنانە خستنە سەریەکی شەو ڕۆژە بۆی تو بنیادی بارودۆخی دەستکاری ئەم بارودۆخە بکەی ئێمە من وای ئیشکالەتەکە شەماڵ لە چیایە ئێمە هەندێک جار بە تایبەتی لەو علاقەی لە نێوان سەرخان و ژێرخان هەیە لە مارکسیەتە ئێمە هەندێک جار پێمان وایە من ڕۆژە لە برادێکم پرسی وتم ئەرێ ئێوە بەوتی ئەمە هینی شۆڕشمان دەست پێ کردو و گۆڕانکاریانەوتم چۆنیکەن ئەمە ئیمکانەتی وەزعی ئێوەیانەوتی خۆ ئێمە نایکەن وتمەی چی شۆڕشەکە وتی خەڵکیکە یعنی لە ناکاو شۆڕژ وەکو دزێک وایە ناکاو دێ و هەموو شت قڵپەکاتەوە گۆڕانکاری بەسەر هەمان دیدی وەکوی دەڵێن هینی مەهدی چێ مادی دێ لە ینی ئەمە دیدێکی هەمان ئەو دیدە ئاینەیە پێ دوابێ کە شتێک دێ لە ناکاو لە شەو ڕۆژێکە گۆڕانکاری فەقی لە ژیانی خەڵکە ئاکا ئەمە لە دنیای هیچ تەجروبەیەکە بەبێ بنیادنان و کەڵەکەکردن و بنیادنانی تواناکەن لە تەجروبەی مرۆڤایەتیە نەیتوانیوە تو سەیری باڵێن ئەزمموی سۆڤێت بکە هەرچەنە من زۆر قسەم کرد سەردەمانێکە کە شوراکان یان نەک ناوی شوراکان خەڵک خۆی تەنزیم کردووە خەڵک دەسەڵاتی بەهێزا لەو پەڕی گەشە سندنا وایە و دەستکەوتی شۆڕش و ئەم سیستەما لە خزمەتی خەڵکایە کە زەعی فەکرێ لە دەدرێ بە پێچوانەوە بە ئاقارێکشتر دەڕوە ئەمە ئەو نمونانەیە لە بەردەستی ئێمە بۆیە ئیشی ئێمە من پێم وایە هەندێک زار ڕەنگە هەندێک قسە بکەین جۆرێک من پێمان نەک بەو دیدەی کە ئێمە ناومێدین بە پێچەوانەوە من هەمیشە بە ئومێدێکی زۆر گەورەوە سەیری ژیانە و ئیمکانێتی خۆمان و کۆمەلگا ئاکەین بەس بەمانەیە ئەوەش نیە لە ڕاستی فێڵ بە خۆمان بکەین کە ئێمە دەست لەسەر قەیرانەکاندا نەنین و ئێمە بەرپرسیارەتیەوە قسە لەسەر ئەم بارودۆخە نەکەین کە خەڵک ئاهاڕێکا کە شەماڵ ئێستا خەڵک تۆ سیر بکە خەڵک لە کاتێ نەخۆشەکەوێ خانوەکەی ئەفرۆشێ هەرچی دەبێت خەڵک با بڵێن پاری بۆ کۆ بکەیتەوە هیچ شتێک نەماوە لیبراڵێتی نوێ ئەم مۆدل حکومڕانی هیچی بەسەری چێوە نەماوە خەڵک ئێستا بۆ معلوماتت یعنی خەڵک 12 ساعات و 15 ساعات ئێستا لە کوردستان وەکو سەرەتا وەکوی چۆن کاتی خۆی ئەنجلس لە 1970ەکان نامەیەک لەسەری وەزعی ئینگلتەرا کرێکاران دەنووسێ دەڵێ ئەمە وەزعی کرێکارانە ئەوەندە گیانە دەسەکە ئەوەندە تووشی نەخۆشی ئەبێ ئێستا دۆخەکە ئەوایە یعنی من لە نزیکترین کەسی ناو خێزانەکەی خۆمە 12 ساعات و 15 ساعات ئیشەکە بە ساعتی ڕۆژانەکە بە لە ئەو پەریلانی کەمی کرێ 300,000 دینار ناکاتن مەبەستم لە چییە ئەم دۆخە لە ڕاستی خەمی گەورە و عقلی گەورە و بەرپرسیارەتی گەورەیەوێ بەرحاڵ من نەزانم ئەمانە ئەمە باسن ئەتوانن سەرەتا بن بۆ باسی زۆر هەمەلایەنەتر لەسەر ئەم دینە هەر جملێک لێرە ئەڵێنەوە نەتوانین دواتر وردیکەینەوە لە جگیکە ورتر قسەی لەسەر بکەیت ینی لە کۆ خۆبانی نەکەینەوە مۆضوعەکە بەڵام من پێم وابێ ئەو ڕێڕەوەی کە تۆ باسیەکەی جوابانەوە بەو کێشە گەورانی کە لەناو کۆمەلگایە هەیە بە بڕای من لێەوە دەست پێکاکە ئێمەترم پرۆسی کە پێی وترێ سیاست و چینی باڵای سەرەوە و ئەم کۆمپانیە مافیاییە سەرمایەداریە ئیسلامیە قەومیانە لە عێراقا هێنایان دەکایەوە ئەم لە من ئەفلام کارتون و مشک و پشیلەیە بەشداری نەکەی بەڕاستی ئەمە گاڵتە جاڕیەکە تەواو باشە نەگەوەی گاڵتە جاڕیە بەستەنها مقاتعیکەینوانە ئەسڵەن کە ئەنەوە ئەمە هیچ پەیوەندیەکی بە خەڵکەوە نییە و لە جێگایەکی ترەوە مانایەکی تر بە سیاست ببەخشید یعنی سیاستکردن و کار و خەباتی سیاسی بە دوور لەمەی کە پێی وترێ هەڵبژاردن و کاری هەڵبژاردن و ئەمانە ئەبێ لە فۆرمی تری سیاستکردن ئاورد ببینەوە کە چین ئەو فۆرمانە باسەکە شەرتە نا مزاهرە و خۆپیشاندان و ئەوانە نییە خۆپیشاندانێک ئەتوانێ کۆمەلگا لە قۆناغێک و بۆ قۆناغێک بەرێ کە ئەو سەری پرۆسەکەی لێ دیارە خەڵک واقعیانە بڕێتە سەر جادا بەردەفڕچێ بکەوە ئەوانە خەریکە تعبیر لە تووڕەیی خۆیەکە یەکەی سەورە کەلیمەی سەورە لە عەرەبیە و ئەوانە زۆرتر لەگەڵ لە سەورەت البورکان و ڕاپەڕین و ئەوانەیە بەڵام شۆڕش بەمانای ئاڵوگۆڕێکی واعیانەیە و لانی کەم بەشێک لە کۆمەلگا واعیە زانێت چی ئەکاوە و کاتە شۆڕش دەست پێکات و شۆڕش هەڵە گیرسێت و بە ئەنجامەگات و بەرو بوومە بێ ئەگەر نابێ بە تووڕەیەکی کتوپڕ و ئەوانە و سێرا خامۆژە بێتەوە و بەدینایەت شمال 50 دقیقه گفتوگۆکەین ئەم تەوەرانە لە ڕاستیە تەوەرەکان زۆر بوون دەکرێت لە کاتی ترە گفتوگۆ بکەین و
جارێکتر من تاچیل لەوە دەکەمەوە کە هەر هاوڵاتیەک یان هەر کەسێک کە دەیەوێ بەشداری بکە لە پرۆگرامەکانی کەناڵی یوە و لەو تەوارانی کە ئێمە دیاریەکەین و لە کاتی ڕێکلامەکان ئێمە ئیکەین پێشتر ئەتوانێت پەیوەندی بکە لە ڕێگای ئەو کەناڵانەی کە ئەعلانیەکەین ئێمە دەتوانین بەشداریان پێ بکەین لە ڕاستیە و نەک ئێمە کە زۆر جار ڕەنگە چەند کەسێک دووبارە بینەوە بەو دیدەنیە لە ڕاستیە پێمان وابێ کە ئێمە ڕەچەتەیەکی پیرۆز و مقدسمان هەیە و خەریکین دەیبەخشینەوە دەبێ هەموو خەڵک بەم ئاراستەیە بڕواننا بە پێچەوانەوە ئێمە گفتوگۆی کراوە لەسەر پرسەکانەکەین هیوادارم بینەران جارێشتر دووپاتیەکەینەوە کە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەین بەداخەوە ئەمە یەکێک لە بەرنامەکان شەماڵ لەم ڕۆژانە بیرمنەوە ئەکردەوە لەو توێژنەوەی هەندێک لە توێژنەوەکان کراوە کەناڵێکی تەرفیهی دابنێ کەناڵێکی تەرفیهی دابنێ قسە لەسەر خراپترین بەو پەڕی بێڕێزیەوە بەو پەڕی لەو پەڕی سنووری بێ ئەدەبیەوە قسە بکە نسبەی سەبسکرایبی یوتوبەکەت دەڕوا بۆ هەزارها لایک وتارێکی پۆپۆلیستی یعنی هیم بکە خەڵک جەم بدا و بە خەڵک تەشیر بە خەڵک بکە و بە سڵتە بکە و بە هەموو لایەنێک لەو پەڕی لە ئاسێکینە بەڵام قسەی بە جۆرێکە بە مەوزوعیانە و مەوزونانە قسە بکەیت و ئەوانە بەداخەوە ئەمە ژێشێکە لەو پرسانە کە کۆمەلگات چی لەسەر کراوە ئەوی پێدەوترێ چ هجوومێک لەسەر عقل هەیە تا پرۆگرامێکی تری گفتوگۆ و دیالۆجی هیوا کاتێکی خۆش بۆ هەموو لە یاک شەماڵەگە تۆ شتێکت نەماوە نامنی شەروا زۆر سپاس دەکەم و سپاسیە و ئازیزانەکەم تاستە بینەر بوون لەگەڵمانە و دیارە بە من کۆمنتەکانم نەبینی هەر دەست خۆشان و سڵاویان نردووە ئەوە تازە کۆمنتێکات کە بەداخەوە ئەو ناچێ بتوانین فریا بکەوین جوابی بینەوە قسەی لەسەر بکەین بە ئومێدیەوەی بەشداریەکی کاراتر لە بەرنمەکانە هەبێ وەکتۆ وتت هاوڕیانێک و بینەرانێک کە ئەمان بینن کۆمە بکەن بۆی کەوا بمان ناسێنن بە بینەرانی زۆرتر بەرحاڵ ئینەکەی تۆ دروستە کۆمنتەکەی تۆ دروستە مێدەوارم هاوڕیانێکم بەرنامە نبینن یارمەتیمان بن لەوەی کەوا بینەری زۆرتر پێیا بکەن بۆش سبسکرایبی کەناڵی هیوایە بەشێکڵێ نازان سبسکرایب چۆنەکرێت ئەبێت جیمێلت هەبێ بە جیمێلەکەت داخل بووبی لە ناو جیمێلەکە تا وەختە یوتوبەکەیتەوە کاتێک یوتوبەکەیتەوە جیمێلت هەیە و کاتە تووەکو کەسێک دەتوانانی سبسکرایب بکەی لە کەناڵەکە وەختی تر سبسکرایب ناکرێت ئەبێت جیمێلت هەبێت و داخلی جیمێلەکەت بووبی لە بە پاسوەردی جیمێلەکەت لە یوتوب داخل بووبیت و وەکو چۆن فەیسبووکەیتەوە یوتوبیشی ئاوا کردبێتەوە بەرحاڵ مێدەوارم بکرێ ئاوڕیان سبسکرایب بکەن و کەناڵە بە زۆرترین ژمارە بناسیێن وەکتووەڵ ئێمە سەکۆیەکە بۆ خۆمان نییە بەتەنها بەڵامی تر تاو جێگایەکە هاوڕیانێک داوای بەشدار بوون نەکەن و ئەوانە ناتوانین خەڵک ناچارکین بەشدار بن بەڵام بەرحاڵ هەر کاتێک بیانوێ قسەی خوان لەم کەناڵەوە بکەن دەرگایم کەناڵە ئاوەڵایە بۆ هەموو بۆ چوونێکی چەپ و بۆ لێکدانەوە و گۆڕینەوەی شەر نییە مەرجنی هەموو وەکو یە قسە بکەین گرنگەوەیە بە یەک ئاراستەیەەوە بە یەک ئامانج کۆمە بکاتەوە کە ئەویش ڕزگارکردنی خەڵک لە عێراق و لە کوردستان بێت لە مەینەتانی تێکەوتووە زۆر سپاس بۆ تۆش دووبارە هیوا وەسڵاوی دووبارم بۆ سەررجەم بینەران تا یەکتر دیتنەوەیشی تر بە شادی کاتێکی خۆش بۆ ملایەک کاتێکی خۆش